ئێمە شعاری سەرەکیمان کۆتەکەمان لە ناوخۆ ڕاهێنام کە بڕوانامەی نێودەوڵەتیت بەدەست بێنە. بەخێر بێن، ئێمە سنتەری ئەکسلەنسی لە پەیمانگای تەکنیکی کوردستان، سنتەرەکەمان بە هاوبەشی لەگەڵ ئایجوکیشنی بەریتانی دامەزراوە. کاری سەرەکی سنتەرەکەمان کردنەوەی خولی پیشەییە، ئەو خولانەی کە پێویستە و ئەزانڕێک کە سکیڵێکی وینێ لە بازاڕی کارە کەسی بەتوانایتیانێ، ئێمە خولی تیاگەینەوە بۆی کەسەکان پەرە بە تواناکانیان بدرێ و سەرجەم بەشداربوانمان لە کۆتایی خولەکانمان بڕوانامەی ئەسیکوالی بەریتانی وەرەگرن کە بڕوانامەیەکی باوەڕپێکرا و ئینتەرناشناڵە. هەروەها ئێمە وەکو سنتەری ئەکسلەنس ئەو خولانەی کە ئەیکەینەوە مەسەلەن خولی چاکردنەوەی سیارەتی هایبریدە کە گەورەترین کێشەمان هەیە لە ئێستا لە کوردستان لەو فیڵدەیە. ئەم کەسە فێر ئەکرێت چۆن فحسی سیارەکە بکە و چۆن ئەو خەلەلی لە فحسەکە و دۆزیوێتیەوە بتوانێت حەلی بکات و پەرەی پێبات و چاکیکە و دواتر لە کۆتایی خولەکەش ئەتوانێت وەرشەیەکی خۆی دانێ. ئەمەنە کەسێکی بەتوانای لێ دەرەچێ. خولمان هەیە، خولی فاشن دیزاینەرمان هەیە، خولی چاکردنەوەی مۆبایلمان هەیە، خولی تەکنۆلۆژیای زانیاریمان هەیە، ئایتی، خولی ماکیاژمان هەیە بۆ خانمان کەسێک بێ پەرە بە خۆی بات و شوێنی کتابێتی خۆی دانێ لە ماڵەوە میکەپ بکە بۆ ئەو کەسانی کە داوای لێ ئەکەن. هەروەها خولی بەڕێوەبردننی سەلامەتیمان هەیە، خولی بێژەریمان هەیە، کەسێک چۆن هەواڵێکدا ئاڕێژێ، چۆن هەواڵێک پێشکەشەکاوێت، کەسێکی هەواڵساز. خولی ئەتەکێتمان هەیە، دیبلۆماتکاران. خولەکانی ئێمە بە تەواوەتی ئەو کەسانی کە بەشدارە بنتیایە توانایان بەرەو پێشترەوە لەو بواری کە هەڵێبژێرێتیە خول ببینە. خولی چاکردنەوەی ئۆتۆمبیلی هایبرید تقریبا ماوەی 2 هەفتەی پێ ئەچەیە. خولێکی تەواو چڕ و پڕاواتە هەفتەکە بە تەواوەتی بە فولی کۆرسەکە ئەبینرێ لەلایەن کەسانی بە ئەزمونەوە. اینجا ئێمە لەم شوێنانەی خۆمان لەم سنتەرەمان کە خول پێشکەشەکەین، خولەکە بە تەواوەتی پیشەییە. هەوڵمان ناوە دوورکەوینەوە لە بابەتی نەزەری و تیۆری شەرحکردن، نە تەرکیز کراوەتە سەر بابەتە عەمەلیەکان بۆی کەسەکە بە تەواوەتی کەسێکی پیشەیی لە دەرچێ. کاتی خولەکانیشمان بە شێوەیەک ئەیگونجێنین کە لەگەڵ ئەو کەسانی بەشدارە بن لەگەڵمانە، لەگەڵ چون کەسمان هەیە پیشەوەرە بەیانیان ئیشەکە، ئێمە کاتەکەی لە دوانیۆڕوانە بۆ ئەگونجێنین بە پێی خواستی بەشداربوانمان. ئێمە شعاری سەرەکیمان کۆتەکەمان لە ناوخۆ ڕاهێنام کە بڕوانامەی نێودەوڵەتیت بەدەست بێنە. پەیوەندی بۆ نییە کەسەکە بڕوانامەی هەبێ خوێندکار بیا پیشەوەر بێت؟ نانا، کەسەکە ئەبێت تەمەنی سەر و هەژدە بێ، بەس ئەومان هەیە سەر و هەژدە بێ، بەڵام دوای ئەوە تەمەن دیاری ناکەین، چون تۆ حەزت بۆ هەر شتێکە هەبوو تەمەنەکە دیاریکراوە نییە. تۆ کە حەزت بۆ شتێکە بوو فێر ئەبێت تۆ توانی پەرە بەخۆ بی. بڕوانامەکەش واتە جگە لە هەرێمی کوردستان و عێراق لە هەر وڵاتێکی دیکەدا بێت دەتوانێت کاری پێ بکات؟ بەڵێ، بەدڵنیاییەوە بڕوانامەکانمان لە دەرەوەی کوردستان ئەخوا لەبەر ئەوەیت ینی هەژمارەکرێ بڕوانامەکەمان لەبەری نێودەوڵەتیە لە بەریتانیاوە پشتڕاست کراوەتە لەلایەن ڕێکخراوی ئەسیکوالی بەریتانی.